سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش لە بەردەم بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوام لە شاری سلێمانی دیارە ئەمڕۆ گربوونەوەی بەشێک لە مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی کە لە ماوەکانی ڕابردوودا ئێرە شوێنی دەستپێکی بایکۆت و ناڕەزایەتیەکانیان بوو، بەڵام ئەمڕۆ جارێکی تر لێرە گربوونەتەوە بە مەبەستی پشگیریکردن لە بڕیارەکانی دادگای فیدراڵی پەیوەست بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تایبەتی مامۆسایان. من دەمەوێت زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم بچمە لای خۆیان. مامۆستا سڵاو دەبێم کاتت باش. ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە هاوشێوەی جارانی ڕابردوو، بەڵام داواکاریەکانتان داواکاری ترە بۆ پشگیریکردنە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی. بەڵێ بە دڵنیاییەوە چکە خۆمان بە بەرنامە کارمان بۆ ئەوە کردبوو کە لە ڕێی دادگاوە ئەو بڕیارە دەرچێت کە دابشکردنی موچە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ، چونکە بەپێی سیستمە فیدرالیەکان کاتێک حکوومەتێکی هەرێمی ناتوانێت موچەی هاوڵاتیەکانی دابین بکە، ئەبێ حکوومەتی ناوەند دابینی بکە. جا حکوومەتە ناوەندیەکە چۆن لێپرسینەوە لە حکوومەتە هەرێمیەکە ئەوە کێشەی هاوڵاتی نییە. بۆیە ئێمە لە دووسەردانی کۆتاییمانە زۆر جەختمان لەو خاڵە کردەوە، بۆیە لە بڕیارەکەی دادگاشە ئاماژە بۆ دراوە کە تەنانەت ئەگەر حکوومەتی هەرێم ئەو مەرجانش کە هەیە ئەگەر پامە نەبێ پێوەی حکوومەتی ناوەند هەرە بێ موچەکە دابین بکات. ئەم هەنگاوە بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە بچووکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستانە، بەڵام مامۆسایان بە پێچوانەوە پشگیری لەم بڕیارە دەکەن. بەڕاستی ئەوانی کە ڕێیان وایە ئەوانە بەشێکن لەو چاودێرە سیاسیانە کە دەسەڵات خۆی بەرهەمی هێناون، پاساو ئەهێننەوە بۆ ئەو سیاسەتە ناشرینیانەی کە حکوومەتی هەرێم 32 ساڵە گرتوێتیە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. پێتان وایە گرفتەکانی مامۆسایان لەناو پرۆسەی خوێندن لە زانکۆکاندا کە بەڕێستان نوێنەری مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازین لە زانکۆی سلێمانی، ئەم کێشانی چەند ساڵێک کە ئێوە دێنە شەقام بۆی چارەسەر دەبێت؟ بە دڵنیاییەوە ئەتوانین بڵین بەشێکی زۆری. ئێمە ئەگەر بە بیر خۆمان بێنینەوە پێش ئابووری سربەخۆ کە سەرەتای دروستکردنی قەیرانەکان بوو، خەڵکانێکی زۆر لە دەروی وڵات ئەهاتن و ئەگەڕانەوە بۆ ئێرە، بەڵام دوایی دەستپێکردنی قەیرانی دارایی هاوڵاتیەکی زۆر جارێکی تر دەستیان کردەوە بە کۆچکردن. ئەگەر ئەمە وەکو نمونەیەکی دیار بێنینەوە بە دڵنیاییەوە بۆ کۆی گشتی کێشەکانی کۆمەڵگا، کێشەکانی خوێندن ئایا پەروەردە بێ خوێندنی باڵا بەرەو چارەسەر بوو نەڕوات. زۆر سپاس. بەڵێ بینەرانی شارپرێس هەڵبەت لێرە لە دوایەوەی کە لە دوایین دانیشتنی دادگای فیدراڵیدا پەیوەست بە موچەی موچەخۆرانی هەرێمەوە بڕیاردرا موچەی موچەخۆرانی هەرێم لە ڕێگەی بانکە فیدراڵەکانەوە دابش بکرێ، دیارە ئەمڕۆ بەشێکی زۆر لە مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی کە لەسەرم شەقامە و لێرە لە بەردەم بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوا گردەبوونەوە بۆ داواکردنی داواکاریەکانیان گربوونەوە و پشگیری لە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەکەن. من دەچمە لایەکی کتر لە مامۆساکان کە بەردەوام لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکان بوو. مامۆستا سڵاو دەبێم کاتت باش. بەڕێستان بەردەوام لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکان بوون بە دروشمە ناڕەزایەتیەکان بۆ داواکردنی داواکاریەکانتان. پێتان وایە قەرارەکانی دادگای فیدراڵی لە دوایین دانیشتندا پەیوەست بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەری ئەم گرفتانەتان دەبێت کە چەند ساڵێکی ئێوە بووی دێنە سەر؟ بەڵێ حکوومەتی عێراقی حکوومەتێکی یاسایی دانپیانراوی نێودەوڵەتیە. بڕیارەکانی دادگای فیدراڵی متمانەی زۆرترە وەک لە ئەم بڕیارانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە دەرەچێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر 55 موچەمان خوراوە توانی زۆر ناڵێم توانی 1250 تەبع لە 55 موچەی پاشەکەوتکراوی من بداتەوە، من ئامادەم ئەژمارەکەی حکوومەتەکەی کاک مەسعود دروستکەم، بەڵام ئەوان توانای ئەویان نییە 250 دینارێکی تەبع لەو 55 موچە دزراوە بدەنەوە دەست من. یعنی کەواتە ئەمانە چیمان پێڵێن؟ ئەمە ئەومان پێڵێ ئەم حکوومەتە مردووە، چێ ڕۆحی پیاکاتەوە، من و تۆ کە ئەچین ئەژمارەکەیان دروست دەکەین. لەبەرەوە ئێمە ئامادەنین ئەژماری ئەمانە دروستکەین، ئێمە ئامادەنین 10 ساڵی کەم موچەکانمان بکەینەوە بە گۆمە، پەیوەستین بە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق. مامۆستا عادل لێرەیە دەمەوێت لێدوان لەویش زۆر بگرم. مامۆستا سڵاو دەبێم کاتت باش. هەڵبەت ئەمڕۆ بۆ پشگیریکردن لە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئێوە لێرە گربوونەتەوە، دەکرێت پێت بڵێم کە سزادانی مامۆسایان گەیشتۆ بەکوێ، ناڕەزایەتیەکانتان کۆتایی پێنا، بایکۆت کۆتایی هات، ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی لە دوایین دانیشتندا کێشی چەند ساڵی ئێوە چارەسەر دەکات؟
سپاسانەکەم سپاس بۆم دەرفەتە ئێمە پێمان وایە و ئومێدمان وایە ئەگە بڕیارەکان و گوخی جێبەجێ بکرێت کێشەی موچی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بێ بۆ مەرجەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە پیلان و بە فێڵ و بە فشار کێشە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست نەکەن چونکە ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بینیمانەوە ئێستاش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا پێمان وایە ئەمە جۆرەگە بێ لە فشار بۆ سەر دەسەڵاتدارانی عێراقی کە فشار لە دادگای فیدراڵی یاخود بە جۆرەکان بەرەکانی دادگای فیدراڵی تەفسیر بکرێت کە بە زیانی موچەخۆران بێت ئێمە لێرەوە پشتیوانی بۆ بڕیارەکان دەرەبڕین کە داوامان وایە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها و تەنها لە ڕێگەی بانقە حکومیەکانی حکوومەتی عێراق دابەش بکرێت. شما مساعد لە ماوەکانی ڕابردوودا پێویست بە بایکۆتی مامۆسایان چەند مامۆسایەک سزادران لە سنووری ئەو پەروەردانەی کە بایکۆتی تێدا ڕاگەیەنراوە بە تایبەتی پەروەردەکانی سلێمانیش سزادان هەڵۆشانەوەی سزاکانیان بەکوێ گەیشتووە؟ بە پێی نوێترین لە دوانی جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە دوێنێ ئەم لە دوانەیەوە لە سنووری پارێزگای سلێمانیا زیاد لە 3000 لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیا زیاد لە 3000 مامۆستا سزادراون ئەو ژمارەکە بە دەقیقی نازمازان لە 3224 مامۆستا سزادراون لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی گەرمیان نزیکەی 500 مامۆستا سزادراون لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی هەڵەبجە نزیکەی 300 مامۆستا سزادراون لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی ڕاپەڕین نزیکەی 500 مامۆستا سزادراون بەکوی گشتی سزادانەکان نزیکەی 4500 مامۆستا سزادراون ئەوان ئەڵەن سزانین غیاباتن بەڵام هەر غیاباتە چونکە دوازارەگەر 1 دینار لە موچەی موچەخۆران و مامۆسانی هەرێمی کوردستان ببردرێت بۆ مامۆسایە کە 10 ساڵە بۆ موچەکانی لەسەر شەقامە زۆرە بۆیە ئێمە بۆ ئەمە تیمی پارێزەرانمان پێگەێنەوە خۆمان سەردانی بەڕێوەبەراتی پەروەردەکانمان کردووە و لەگەڵ ڕێکخراوی CPT ئەمریکی کە تایبەتە بە دەستگیرکردن و سزادان تەنسیقمان هەیە بۆ کۆتایهێنە بەم سزانەوە لە هەوڵەکانمان بەردەوام بین. سپاس بەڵێ بینەرانی شارپرێس هەڵبەت و ئاماژەم پێکرد لە دوایین دانیشتنی دادگای فیدراڵی عێراقدا کە ڕۆژی 21 شوبات بەڕێوە چوو بڕیار دادگای باڵای فیدراڵی بڕیاریدا بە گواستنەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ سەر بانکە فیدراڵەکان و هەروەها حکوومەتی هەرێم و عێراقی پابند کرد بە ڕادستکردنی لیستی موچە و دابەشکردنی موچەی مانگانەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دیارم بڕیارە و چەند بڕیارێکی تری پێوەست بە هەرێمی کوردستان لە دوایین دانیشتنی دادگای باڵای فیدراڵیدا هاوڵاتیان دەتوانم بڵم کرد بە دوو بەشەوە بەشێکیان کە چاودێرانی سیاسی بوون باسییان لەوە دەکرد ئەم بڕیارانی دادگای فیدراڵی بچووکردنەوەی قوارەی هەرێمی کوردستانە یاخود زیانگەیاندنە بە قوارەی هەرێمی کوردستان بەڵام بەشێکی تر لە موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوا گربوونەتەوە موچەخۆران و مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازین لە فەرمانگە جیاوازەکانی شاری سلێمانی پشتگیری لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکەن چونکە پێیان وایە و خۆشیان ئاماژیان پێکرد چەند ساڵێک ئەوان بەستی داواکردنی کێشە و گرفتەکانیان چارەسەرکردنی گرفتەکانیان لەناو پرۆسەی خوێندن لەناو فەرمانگەکەیاندا دێنە سەر شەقام و گوێیان لێ ناگیرێت یاخود وڵامی داواکاریەکانیان نادرێتەوە ئەوان وەکو خۆیان ئاماژێ پێ دەکەن لە پێشتریشدا داوایان کردووە بەغدا تاکە چارەسەری کێشە و گرفتەکانیانە و ئەم بڕیارانەی دادگای فیدراڵیش لە دوایین دانیشتنیدا بە چارەسەری ڕیشەی گرفتەکانیان دەزانن.